بەیانیەکی زووە و مەریوان بۆ بڕینەوەی هەنگەکانی دەچێتە شاخی بۆین کە ناوچەیەکی کوێستانیە و لە پارێزگای هەڵەبجەدایە. دوای نان خواردنی بەیانی و لەبەرکردنی جلوبەرگەکەی دەست دەکات بە بڕینی هەنگوینەکە، دەڵێت ئەمساڵ بەرهەمەکە باشترە. ساڵ بۆ ساڵ جیاوازە، توانم بڵێم 3 ساڵی ڕابردوو کە تێپەڕیست ساڵانێکی زۆر زۆر خراپ بوو بۆ هەنگ، بەڵام ئەم ساڵ جیاواز لەو 3 ساڵی ڕابردوو توانم بڵێم یەکێکە لە ساڵە زۆر زۆر باشەکان و ڕێژەی هەنگوین بەعام لە هەموو کوردستان ئەوەنەی کە ئاگادار بین ئێمە زۆر بوو، بەتایبەت لە مەنتیقەی هەڵەبجە و دەوروبەری ڕێژەی هەنگوین زۆر باش بوو بە بەراورد بە ساڵانی تر. ناسینەوەی جۆری هەنگوین ڕەنگە سەرەکیترین پرسیاری کڕیاران بێت. مەریوان دەڵێت چەندین جۆر هەنگوین هەیە، بە پێی شوێنی هەنگەکە نرخەکەشی دەگۆڕێت، بەڵام باشترین جۆری هەنگوین ئەو هەنگوینەیە کە لە کوێستانەکاندا بەرهەم دەهێنرێت. هەنگوینی دەرەجە یەک لە لای ئەمەی هەنگاوان ئەو هەنگوینەیە کە لە شاخەکان ئەوە لە دوور لە ئاوەدانی دوور لە هەموو خزمەتێک هەنگەکانت دائنی و بێ هیچ خزمەتی ئەم هەنگە دەسەکا بە کۆکردنەوەی هەنگوین لە چی لەو گوڵە سروشتیانەیە کە لە شاخەکان هەیە کە ئەنواع گوڵ لە شاخەکانە هەیەەوە گوڵی شاخەکان توان بڵێم جۆر لە جۆرەکان لە پێشترە بۆ دەوا بۆ دەرمان بۆ شیفا لە چاو ئەو زەراعەتانەی کە ئەکرێت لە پێدەشتەکانە لە چاو ئەو هەموو دەرمانەی کە بەکارێنرێ بۆ زەراعەتەکان و هەنگ زۆر جار زەرەری لەیەکەوە ئەو هەنگوینەی کە کوێ کاتەوە لە دەشتەکانە توان بڵێ مواسەفاتەکەی جیاوازە لەوەی کە لە شاخەکانە هەیە. جۆری هەنگەکان و ڕەگەزەکەی کاریگەری لەسەر جۆری هەنگوینەکە هەیە. لە ناو هەنگەڵانەکاندا وەک مەریوان دەڵێ دەبێت باشترین هەنگ هەڵبژێریت. هەنگ هەیە هەنگوینی باشە و تۆ بێت لە ناو هەنگەڵانی خۆتا بگەڕی بۆ پەروەردەکردنەوە بە خێوکردنی باشترین هەنگ کە باشترین مواسەفاتی تیاێت، هەم لە ڕووی مقاومەی نەخۆشیەکان، هەم بۆ بەرهەمی هەنگوین، هەم بۆ زیاد بوون، هەم بۆ هێمنی و لە سەرخۆی و تووڕەنەبوونی هەنگ. تۆی بینی هەنگ هەیە ئێستا ناتوانانی بە ئاسانی دەستکاریکەی و ئیشی لەگەڵا بکەیت. ئەو هەنگە ئەیبینی زۆر تەبیعی بێ بەکارهێنانی جلوبەرگی هەنگەوانیش تۆ توانی ئیشی لەگەڵا بکەی و زۆر تەبیعی و یەک هەنگیش سەیرەکەی نایە بەدەورتا. کۆکردنەوەی بەرهەمی هەنگوین لە هەڵەبجە لە مانگی 7ەوە بۆ کۆتایی مانگی 8 دەست پێ دەکات. بەهۆی بوونی زنجیرەیەک شاخی گەورە لە دەوروبەری هەڵەبجە، ساڵانە ژمارەیەکی فراوان لە هەنگەوانان سەرقاڵی ئەم پیشەیەن. ئەوان گەرمیان و کوێستان بانگەکانیشان دەکەن، ساڵانەش بەرهەمێکی زۆر دەخەنە بازاڕەکانەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.